سڵای خۆی گەورە بڕژێ بەسەر قوتابیانی ئەزیز لە هەر شوێنێکی کوردستانە قوتابیان ئەزیز و خۆشەویستی خۆم ئەو ڕۆژ لەوانەیەش لەوانەکانی فیزیای پۆلی 12 پێتان شاد دەبین و ئینشەڵڵا قوتابیانی خۆشەویستی خۆم لە دەستی ڕابردوو باسی گۆشەلادانمان کرد، باسی پێناسی جوڵەی بەخولمان کرد. دەمانگوت جوڵەی بەخول چ بوو؟ خولانەوەی تەنێک بوو بە دەوری تەوەرەیەکی دیاریکراوە نەبوو. وتمان هەموو هێندە بەهێڵەکان کاتە گوشەی گۆشەی دێت سەرێ دەبێت هێندێکی هێندێکی بەخول. زۆر تەلەبە پرسیار دەکردی مامۆستا دەتوانی ئەومان زیاتر بۆ ڕوونکەیەوە بۆ ئەوی بتوانی زیاتر لێ تێبگەین؟ بەڵێ قوتابیانی خۆشەویست جا دەمێ ئەوڕۆ پێت بڵێم لە دەرسی ئەوڕۆ تۆ چ دەخوێنی؟ ئەوڕۆ گۆشە خێرایی دەخوێنی. باشە گۆشە خێرایی و ناوەندە گۆشە خێرایی فەرقیان چییە؟ دوای ئەوە پرسیار حسابی لەسەر شکار دەکەین. اینجا دوای ئەوەش چ دەکەین؟ بابی خۆم گۆشە خێرایی لەسەر چ بەندە؟ باشە؟ اینجا دوای ئەوە ئاخرش باسی ئەوە دەکەین زان ئەگەر تەنێکە بخولێتەوە چ شتێکی نەگۆڕە. باشە؟ چ شتێک لەسەر ئەو تەنە خولاوە نەگۆڕە و باشە پاشان ئەگە کارمە باسی گۆشە تاودانیش دەکەین. جاوەرە لەگەڵم بە پێش ئەوەی بێمە ناوڕۆکی بابەتەکەی بە هەندێک شتت بۆ ڕوونکەمەوە بۆ ئەوەی تۆ قوتابی و خۆشەویست پشت بەتەرەق نەبەستی تەنها تێگەیشتن. تەماشاکە بە لێرەدا دێین تەماشای ئێ جارێکمان دەستی ڕابردوو ئەمە باسی ئەومان کردووە ئەگەر ئێرە چاق بێ تەنێکمان هەبێ ئەلێرە لە خاڵی ئەی بێت بۆ خاڵی بی مەسەلەن هات بۆ ئێرە وەنیا لێرە گۆشەیەکی بڕی مەسەلەن ئەوە نادێنێت سێتاییەک. اینجا ئەو تەنە بێتە ئێرە گۆشەیەکیش دروست دەکە گۆشەیەکیش دروست دەکە نایێت دێنێت سێتات وەنیا گۆشە خێرایی بزانە پێناسەکەی چۆن دەکەی گۆشە خێرایی بزانە پێناسەکەی چۆن دەکەی دەڵێ گۆشە خێرایی گۆشە خێرایی یان ناوەندە گۆشە خێرایی دەکاتی گۆڕانی گۆشە لادانە سەر تێکرای کاتەکەی. باشە تاشاکە بە سێ شێواز ئەتو توانی پێناسەکەی بە سێ شێواز بە سێ جۆر پێناسە تاشاکە بە ئەو گۆشە لادان ئەو تەنە کاتێک ئەلێرە دێت بۆ ئێرە پێویستی بە کاتێکە بۆی ئەو پێویستی بە کاتێکە بۆی ئەو گۆڕان لە گۆشەیە دروست بێنە کاتێک بۆ گۆڕان لەو گۆشەیە. باشە گۆڕان لەو گۆشە لادانە پێویستی بە کاتێکە بە هەردووچیان پێک وەچ دروست دەکەن ناوەندە گۆشە خێرایی. باشە یعنی مامۆستا لە ئەوە ڕۆژانە لێت پرسێ بڵێ فەرقی گۆشە خێرایی و ناوەندە گۆشە خێرایەتی گۆشە خێرایی لە ساتێکی دیاریکرا و ئەگەر هێڕۆ دەبەز ناوەندە گۆشە خێرایی لە تێکرای گۆڕانی ئەو گۆشە لادانە لە تێکرای کاتەکەی ئەو پێ دەڵێن چی ناوەندە گۆشە خێرایی. و جەبابی خۆم گۆشە خێرایی ئەتۆ باش تێکشت پێ بڵێم لە مەسەلەی ناوەندە گۆشە خێرایی ئەو هێمانە پێشتر زانیمان ئەو چی پێ دەڵێن پێی دەڵێن گۆشە لادان جا دەڵێن گۆڕان بۆ گۆڕان دڵتای لە پێشە ئەدی ئەوە گۆڕان لە کات باشە دەکاتان ناوەندە گۆشە خێرایی. کاتە ناوەندە گۆشە خێرایی لەسەر چ بەندە بابە لەسەر گۆشە لادان و کاتەکەی بەندە. باشە وە شتێکی کەشت پێ بڵێم یەکەکان بە ئاسانی توان دروستکەی بابەکەم تەماشاکە ئەتۆ دەرسی ڕابردوو ئەمە گۆشە لادان ما خوێن گۆشە لادانیانێکی ڕاد بوو یان دیگری بوو یا خونش ڕێ بوو وەنیا ئەدی کات بە چەندێکە دەپێرێت دەکرێت بە سێکەند بێ دەکرێت بە مینیت بێ دەکرێت بە هاوار بێ جا شەر نییە دایم ڕێ بەسەر هاوار بێ لاانێ ڕێ بەسەر مینیت بێ. باشە بەڵام لە پرسیار حسابی دایم گۆشە خێرایی دەبێت بە چێ بە ڕادیان پێش سێکەند بێ. باشە واتە هەمیشە گۆشە خێرایی بە ڕاد بەسەر سێکەند بێ تاکو ئەتۆ بتوانین گۆشە لادانەکان یاخود کاتەکەی بدۆزیت. ئەوە پێوەرە ئەوە یەک. دوو بە زیادبوونی گۆشە لادان گۆشە خێرایی چی لێدە زیاد دەکە بابە تاشاکە گۆشە لادان زیاد بێ گۆشە خێراییش چی لێدێ زیاد دەکات. باشە پەیوەندێکی چۆنیان هەیە پەیوەندێکی ڕاستەوانان هەیە. ئەوەش خاڵێکە زۆر جاران مامۆستا پرسیارت بۆ دێنێتەوە لانێ بڵێ مامۆستا گۆڕان لێکەکانمە باسمان کرد لە دەرسی یەکەمدا گۆڕان لە گۆشە لادان یەکەکان گۆشە لادان تاشاکە جاری وایە پرسیارت ئاوا بۆ دێنێت مەسەلەن دەڵێ گۆشە خێراییەکمان هەیە بڕی 60 ڕیف بەسەر مینیتە شازێکی واش بە ویزاری هات بووە دەڵێ بۆم کە بە ڕادیان بەسەر سێکەند چ دەکەی بابەکەم ئەتۆ هیچ خۆت تێک نایە دەڵێ 60 جارە ڕیڤێک چەند ڕادیەنە دەڵێ مامۆستا 2 پایە ئەدی مینیتێک چەند سێکەندە دەڵێ مامۆستا 60 لەگە 60 دەڕوە کاتە گۆشە خێراییەکەمان دەکاتی دەکاتە 2 پای ڕادیان پێش سێکەند. وازە شتەکە زۆر ڕوونە جاتۆ نابێ بڵێ فیزیا قورسە دەی فیزیا بڵێ زۆر ئاسان. باشە ئەوە یەک با نمونەیەکە دەمێ بابە با نمونەیەکە دەمێ بۆ ئەوەی بۆشتکەم بە ملەوەن بۆ ئەوەی بە HD تێبووی تاشاکان نمونەی دووە مەسەلەن بۆ نمونە
گۆشە خێرایەکمان هەیە ئەو جارێ با بڵێن 42 باشە 42 ڕیف باشە بەسەر سێکەند بێ دەڵێن کاکە بۆمان بکە بە ڕادیان پێر سێکەند چۆن دیگۆڕی بابەکەم چۆن دیگۆڕی چۆن دیگۆڕی پرسیارەکەی ئەتو دەڵێسی دەڵێ مامۆستا ئەمن 42کەی دەنووسمەوە باشە ڕیف ئەگە بیکەمە ڕادیان جاران چەند دەکەم 2 پای باشە سێکەندەکەی ناگۆڕم چونکە سێکەند هەر سێکەندە بابە بۆ بیگۆڕم سێکەند هەر سێکەندە ئەی بۆ بیگۆڕم پێویست ناکە کەواتە ڕێک بۆ خۆی دەنووسمەوە لە جێوی یەکی دابنێ باشە 42 جارانی دووکە 42 جاران دوو دەکات چەند دەکاتە 84 چی پای ڕادیان پێر سێکەند وازعە بابە زۆر ئاسانە دانیشکەشت با بۆ شکارکەم بۆی بزانی باشە بابە یاڵ قوتابیانی خۆشەویست ئێمە دێن بۆکردنەوەی تەواو دەدەین بە قوتابی خۆشەویستەکانمان باوەڕکە هەر ئەوەیە کە تۆ لانێ بڵێ مامۆستا قورسە بەڵام بەخوای زۆر ئاسانە بابە تەماشاکە ئەو جارێ با بڵێن گۆشە خێرایەکمان هەیە باشە بڕەکەی چەند بێ مەسەلەن بوو نمونە 180 باشە دیگری باشە 180 دیگری بەسەر چ بێ بەسەر مینێت بێ بەڵێ بۆمان بکە بە ڕادیان بەسەر سێکەند چ دەکەی بابە چ دەکەی تەماشاکە ئۆمێگاکەی دەنووسیەوە 180کەی دەنووسی لێرە دیگری بۆ ڕادیان و منیتش بۆ سێکەند منیتی بکەینە سێکەند دەکات چەند لەجێ هەر منیتێکی چەند سێکەندمان هەیە بابە تەماشاکە لە تێبینەکە خۆ بنووسە 1 منیت یەکسانە بە 6 سێکەند باشە و 1 سەعاتیش یەکسانە بە 3600 سێکەند ئەو دواتر لانەی ئیشمان بەوانە بێ باشە بابە ئەجا تۆ لەجێ هەر منیتێکی دەنووسی 6 دەنووسی اینجا دوایە دیگری بکەین بە ڕادیان بابە هەمان بوو دیگری بکەینە ڕادیان باش دیگری بکەینە ڕادیان چمان دەکرد کاکە دابەشمان دەکرد یان جارانمان دەکرد یەکومان دەڵێ مامۆستا دابەشمان دەکرد دابەش چەند دەکرد دابەشی 57.3 باشە 57.3 اینجا تۆ ئەلێرەدا تەماشاکە دیگریت هەیە باشەم لێرەکانە چ بنووسم دەڵێ مامۆستا ئەلێرە چ بنووسم دابەش 57.3 ڕێکی دەچێت دەمنووسم دابەش 57.3 دەڵێم بابەجان ئەتۆ چ دەکەی لێرە دەکرێت لەجێ هەر دیگریکی لەجێ هەر دیگریکی ئەتۆ چ بنووسی یەک دەخۆت 180 دابەشی 57.3 دەبێ 180 دابەشی 57.3 یعنی ئاوە ڕەخستنێک بۆ خۆت بکەی بۆ شێوێت تەماشاکە جواتر بۆی دواتر بۆ ڕوون بێتەوە بابە تەماشاکە ئاوە ئۆمێگا دەتوانیت 180 ئەو ژمارەکە ئێرە هەمانە دیگری بۆ ڕادیان دابەش چەند بوو 57.3 دابەشی چەند دابەشی 6 بەو شێوەیە دەتوانیت دابەشی بکەیت اینجا ڕادیانەکەت بۆ دەردێ بە دڵنیاییەوە باشە و لێرەشدا دەتوانی کارەسانی بۆ خۆت بکەیت کورتشی بکەیەوە دەتوانین بڵێ ئۆمێگا دەکاتە چی کاچی خۆمە لێرەکانە چەند دەوێت 3 بەسەر 57.3 باشە ڕادیان پێرچی سێکەند دەتوانیت دابەشیشی کەی لە ئاخیری بە حاسیبی بەزەم حاسبەکەم لەکن نییە دەتوانیت بیکەوە بەسەر 3 ئەوەشیان بەسەر 1 بۆ شێوەیەکمان یەکەکان گۆڕی یعنی شتەکە زەحمەت نییە بابە هەموو جارە تو دیکەی چی وا پێت دەڵێم هەموو جارە دەیەوێت بیکێ سەر بچینە ڕادیان پێر سێکەند ئێستا دێنە سەر پێناسەکان جەمعەت پێناسەکان تەماشاکە دەتوانین بە 3 شاس پێناسێت بکەیت گۆشە خێرایی دەکاتە چی تێکرای کاتی گۆڕانی گۆشەلادان تێکرای کاتی گۆڕانی گۆشەلادان ئەو یەک دووەم گۆشەلادانی براوە لەسەر تێکرای کاتی خوێندن گۆشەلادانی براوە لەسەر تێکرای کاتی خوێندن واتە ئەو گۆشەلادانی کە گۆڕاوە بەپێ ئەو کاتەی دەبێتە چی ناوەدا گۆشە خێراییەکە دەدێنەوە سەر پێناسەکان بابە تەماشای پێناسەکان بکە لێرەدا پێناسەکان زۆر واضح ئەو ڕوونە تەماشاکە دەڵێت چی دەڵێت تێکرای کاتی خولانتنە بە دەوری تەوەریکی داریکراوە ئەو یەک دوو گۆشەلادانی براوە لێکی کاتدا یاخود تێکرای کاتی گۆڕانی گۆشەلادان زۆر ڕوونە بابەکەم باشە گۆشە خێرایی هێندێکی ئاراستە بڕە بابە دابێت تێکەڵیکەی باشە گۆشە خێرایی هێندێکی ئاراستە بڕە یعنی هەم بڕی هەیە و هەم ئاراستەی هەیە بابە تەماشاکە کوڕی من تەماشاکە گۆشە خێرایی دەکرێت بڕی هەبێ و ئاراستەشی هەبێ یعنی چۆن مامۆستا ئەمە کوتمە گۆشە لادان ئەگەر لە بیرت بێ لە دەرسی یەکەم کوتمە گۆشە لادانێکی ئارەسەدارە کاتە مادەم و ئارسەدار ئەوش ئارسەدارە بە ئاراستی میلی کاژمێر سالب بۆ پێچوانێ میلی کاژمێر چی بابە موجەبە باشە ئەوە چۆن دەزانی بە ئارستی میلی کاژمێرە پێچوانی میلی کاژمێرە بۆ خۆی لە پرسیاردا پێت دەڵێ کاچی من پێت دەڵێ
تەنەکە باڕەسە میلی کاتژمێر خولایەوە یان پێچانی میلی کاتژمێر خولایەوە ئەوجا کاتات و تێبینەکەی بەکار دێن دوایە لە ئەوەیش کە دەڵێت گۆشە خێرایی دەپێورێت بەچی دیگری بەسەر سێکەنە ڕات بەسەر سێکەنە ڕی بەسەر بەڵام ئەو بەڵامەکە مهمە ئەو بەڵامی لەبیر نەکەی هەمیشە دەبێت بەچ بێ ڕادیان پێر سێکەن ڕادیان پێر سێکەن ئەوە سێ نمونە بۆ داناوی لێرە بۆ ئەوەی تۆی قوتابی خۆشەویست بە هیچ شێوێک حاسی نەبی با بە مەرجەمەکە الحەمدولله سپاس بۆ خوای گەورە ورکاریەکی تەواوی تێدایە هیچ شتێک ڕەت نەکراوە هەموو شتەکان باسکراوە تۆی قوتابی خۆشەویست دەتوانی بە تەواوی پشتی پێ بەست باشە بابە لێرە تەماشا ئەو نمونەیەکە یەک ڕێی بەسەر سێکەندە تێ ئەتو پێویست ناکە سێکەندی بکەی یا سێکەند هەر سێکەندە کوڕم ناتوانی وەنیا بەس ڕیڤەکەی دەکەی بە ڕاد ڕیڤێک چەند ڕادە دوو پارادیان دەتوانی ئاوا بکەیت تەماشاکە بابە با ئەوەی بین تەماشاکە لێرە چمان نووسیوە نووسیمانە یەک ڕیڤ بەسەر سێکەند بۆمان بکە بەچی ڕادیان پێر سێکەند باشە چۆن دیکەی دەڵێ ڕیڤ ئەگە بکەینە ڕادیان دەڵێن کاکە لەجێ هەر ڕیڤێکی چ دەنووسین دوو باشە ئەتۆ سێکەند هەر سێکەندە وەنیا ڕادێنەکە لێرە بنووسە سێکەند هەر سێکەندە یا تۆ کاتی دەکاتە دوو پای ڕادیان پێر سێکەند هەروەندەیە ئەیمام سەپۆ لێرە سەکەتەکەن تەبیعیە بابە لە پێش کەرتەکەی بیان سەکەتێکی هەر یەک شتە چاوەکەم باشە ئەوجا دوایە دەڵێ 6 ڕیڤ بەسەر مینوت تەماشاکە 6 ڕیڤ بەسەر مینوت با بکەینە ڕادیان بەسەر سێکەند ئەرە چاوەکەم ژمارەکەمان چەندە لێرە ئەو ژمارەی هەمانە چەندە داوێتی 6 دا ئەوە 6 دقت دەیە چیدا ژمارەکە 6 داوە نووسی 6 ئەوە 6 ئەو 6 ئێرە جارە ڕیڤێک چەند ڕادیانە ئەدی لە پێ دەرسی یەکەم هێڵکاریەکەم بۆ کردی و ئەو هێڵکاری بزانە پرسیاری لێ دێتەوە دەرەجەی لێ دێتەوە کاچی خۆم ڕیڤێک دوو پایە هەر ڕیڤێک بکەینە ڕادیان یەک ڕیڤ دەکاتە دوو پای باشە ئێرە حسابکە یەک ڕیڤە دەجێت نووسین دوو پای ئەی تازە باسماکە کوتمان مینیتێک چەند سێکاندا مامۆستا 6 6 لەگە 6 دەڕوە دەکاتە 2 پای ڕادیان پێر سێکەند ئاسانیان نا ئاسانە یعنی شتەکە هیچ قورس نییە تەنها ئەتۆ دەبێت تۆی قوتابی خۆشەویست کۆششێکی چاک بکەی بە قەڵەم و قاقادشی کاتی سێمیان دەڵ 1800 ڕیڤ بەسەر حاوەر ئێستا ئەوەیان ڕیڤ بەسەر حاوەر ڕیڤ بەسەر حاوەر باشە ئەگەر ڕیڤ بەسەر حاوەر بێ چۆن دەتوانین وای لێ بکەین بیگۆڕین تاشاکە ئەوش ئاسانە 1800 ڕیڤ بەسەر حاوەر وەرە بیگۆڕە وەرمە بیگۆڕم زانین چۆن بیگۆڕم بابە ئەتۆ 1800ەکەی بنووسۆ هیچ کێشەت نەبێت جارە ڕیڤێک چەند ڕادیانە کتت مامۆستا دوو پایە ئەی سەعاتێک چەند سێکەندە 3600 وایە سەعاتێک 3600 سێکەندە تەواو کاکەوە دەبێتی قاعیدە بۆ خۆت سەعاتێک 3600 سێکەندە بۆیە قەدری کات بزانە پۆلی 12 کات زۆر گرنگە کاتی خۆت سەرف مەکە بەشتی لابەلا باشە بابە وەرە ئێجا وەرە کورتکەوە ئەو لەگەڵەوەی کورتکەتە یەک ئەوە دەکاتە دووش لەگە دوی دەڕوا کەواتە دەکاتی دەکاتە پای لێرە پای ڕادیانمان بۆ دەنەچێت پای ڕاد بەسەر سێکەند تا شتەکە زۆر ئاسانە قوتابیانی خۆشەویست ئەوجا دێنە چی لێرە قوتابیانی ئەزیزی خۆم لە پۆلی 11 ئەتۆ جیازێک ما خێرای بەهێڵمان خوێن وەنەوە بابا خێرای چی خێرای بەهێڵ لێرە باس لە گۆشە خێرای دەکەن خێرای بێڵ هەر بە ناوی خۆیەتی خێرای تەنێکەسە هێڵێکی چۆن باس مەسەڵەن ئەو قەڵەمەتەیە لێرەیە دەڕوە خێرایکی هێدێت بۆ ئێرە لەسەر هێڵێکی ڕاست دەڕوە بەڵام گۆشە خێرای لەبەر وشی گۆشەی پێوەیە تەنەکە دەخولێتەوە چی لێ دێت تەنەکە دەخولێتەوە مادام تەنەکە دەخولێتەوە کەواتە هێندێکی بەخۆ دروستەکە ئەو هێندە بەخولەتی پێ دەڵێن گۆشە خێرای تاشە وەرە تاشە ئێرە بکە لە خێرای بێڵ ئەو دووریە کە تەنێکی جوڵە لە کاتێکی دیاریکراتی بڕێ مەسەڵەن بوون من هاتەمان گوت ڤی دەکاتە دڵتا ئێکس بەسەر دڵتا تی دووری بڕاو لەسەر یەکەی کات وەنەبوو ئەدی گۆشە خێرایی تازە باسمان گۆشە خێرایی دەکاتە گۆشە لادانی بڕاو لەکەی کات دەتوانێت یەکەی کەشی بۆ بنووسی خێرای بەهێڵ بە مەتر بەسەر چرکە دەکرێت مەتر بەسەر چرکەیە ئەدی گۆشە خێرایی مامۆستا ڕادیان پێ سێکەند زۆر ئاسانە زۆر یعنی شتەکە هیچ زەحمەتێکی تێدا نییە ئەتۆ ئەگە بتەوێت وەک پێم گوتی ئەگە بتێ نمرەیەکی چاک بێنی لە فیزیا دڵنیا بتوانانی بێنی بەڵام قەرار بدە بهێنی یعنی هەر ئاو بە ئاسانی نا دەنا دوایە چۆلەکان دەکات چۆلەکە مەقسەد نزانین چۆلەکە چیە دوایە سەرت دەسوڕێ قوتابیانی خۆشەویست لێرە نمونە یەکی بامان هەیە با بێم بزانی پرسیار چۆن شیکار دەکرێت یا لە قوتابیانی خۆشەویست لەگەڵم بە تەماشاکە با بکەم
لێرە پرسیارەکان دەنووسینەوە بۆ ئەوی تۆ قوتابی خۆشەویست لەگەڵم بی تاشاکە پرسیارەکە دەڵێ ڕزگار بزان ڕزگار چ کەتنێکی کردووە لەسەر کورسێکی خولاوە دادەنیشێ بە ئاڕاستەی چی بە ئاڕاستەی پێچوانەی میلی کاتژمێر کوڕی من لە جۆرە پرسیارەکان هەموو پرسیار حسابیەکان دەبێت پێڕەوی دوو شت بکەیت نەڵێی مامۆستا پێی نەگوتم یەکە گۆڕی هەمیشە تاکید بکەوە بزانە کات بە سێکاندا دەبێت بە سێکان بێ باشە و دووش دەبێت گۆشە خێرایی بە چ بێ بە ڕادیۆن پێر سێکان بەگە وانە بێ دەیبی گۆڕی چۆن دیگۆڕی ئەلێرە نمونەم بۆ نووسی باشە بە جاکەواتە ئەمە دێن ئەو پرسیارانێکە ئێستا هەمانن هەر هەمویان بابە هەر هەمویان بۆ یاسای شکار دەکەن دڵتان فێتە بەسەر دڵتات وە دەشتوانی بۆ خۆت چ دروستکەیت سێگۆشەکەی دروستکەی سێگۆشەی ژیان تاشاکە تاشا بابە تاشا ئەلێرە نانووسی ئۆمێگا دڵتا فێتە بەسەر دڵتاتی باشە بابە کەواتە ئەتۆ لێرەکانەدا شتەکە زۆر ئاسانە بەس تەنها دراوەکان دەربێنە و داوەکراوەکە بزانە سەرەکەشی کار بووە جا ببینەوە سەر کاک ڕزگاری دەڵێ بە ئاڕاستەی پێچوانەی میلی کاتژمێر بە ناوەندە گۆشە خێرایەک دەخولێتەوە دەڵێ تەلەبە هەیە دەڵێ مامۆستا وەڵڵاهی ئەمن کێ گەورەترین کێشەم لە پۆل 11 ئەوە بوو نەمدەزانی ئەوەی دەیدا چییە با بکەم زۆر ئاسانە باوەڕتە بێ یعنی دەتوانیت زۆر بە ئاسانی دەستنیشانی بکەیت تاشا کوڕی من بۆ بیان ناسیەوە سێ چوار ڕێگات هەیە بۆ بناسینەوە ئەو ئۆمێگایە یەکەی ڕاد بەسەر سێکاندا ئەو بناتێک ئەوە یەکەی سێکاندا باشە مەقسەد بنچینەکانی ئەوەیان بەچیە بەڕادیەنە باشە هەر بە یەکەکان دەزان بیان ناسی مەسەن سەتۆ لێرەکانە بۆ خۆشی پێگوتووی دەڵێ بە ناوەندە گۆشە خێراییەک دەخولێتەوە کە بڕەکەی 4 ڕادیان پێر سێکاندا یعنی ئەمە ئۆمێگامان هەیە ناوەندە گۆشە خێراییمان هەیە 4 ڕادیان پێر سێکاندا بۆ خۆی پێگوتووی 4 ڕادیان پێر سێکان بەڵام حسابی چ دەکەی حسابی ئاڕاستەکەش دەکەی بە ئاڕاستی چێ بە ئاڕاستی پێچەوانەی جوڵەی میلی کاتژمێر واتە چی واتە موجب ئەلێرە موجەبی بۆ دادەنێ باشە ببورن بۆ ئەوەی ڕزگار گۆشەلادانی چەمە بڕێ عەفوان تۆزێک تەندروستیشم تەواو نییە بەڵام لە خزمەتی قوتابیانی خۆشەویستین دەڵم بۆ ئەوەی ڕزگار گۆشەلادانی 8 پای ڕادیان ببڕێ گۆشەلادانەکە ئەویش هەر موجەب دادەنی مامۆستا بۆ موجەبمان دانا بێ زەحمەت ئێستا بە تۆی خۆشەویست دەڵم بابە ئەگەر بڕیار بێ هەردووچە موجەب بن ئەو هەردووچە موجەب دەبن یعنی چی لەبەرەوەی لە پرسیارەکەی گوتیتی بە ئاڕاستەی پێچوانەی میلی کاتژمێر کاتە گۆشەلادان و گۆشە خێرایی هەردووچیان پێک و موجەب بن ئەگەر هات بە گوتبا بە ئاڕاستەی میلی کاتژمێر ئەو هەردووچیان سالب دەبن یعنی نابێت چیان موجەب بێ چیان سالب بێت لەو پرسیاران باشە کاتە گۆشەلادانەکەمان 8 پای ڕادیانە دوایە دەڵێ کاتی خەیاندران بۆ دۆزەوە کات ئەم کاتم دیار نییە باش کاتمان دیار نیە بەسەر چاپ کاتشی بۆ دەدۆزینەوە وەرە سەر سێ گۆشەکەی ئەگە کات دۆزیەوە دەڵێ گۆشەلادانی بڕە بەسەر ئۆمێگا وانە کاتە دەڵێن چی دڵتا تی دەکاتە چی بابە دەکاتە دڵتا فێتا بەسەر ئۆمێگا باشە یەکە گۆڕینمان هەیە لێرە بابە دەیاڵە بزانم زیتەڵی تەماشاکە چاوەکەم دەی ڕادیان پێر سێکان لەدەی هەوێ نایهەوێ چاوەکەم نایهێ هیچ شوێک ناهێ بۆ چونکە ڕادیان پێر سێکان یەکسەر بینووسەوە ئەوە چوار ئەدی فێتایەکەت 8 پایە دەوەرە کورتیکەوە باشە یان دەتوانانی بۆ خۆت دەست و پەنجانی بۆ نەرمکە دابش بەڵام ئاگادار بە پرسیارەکە کوتیتی کاتم دەوێ باشە بزانین دانانەوەکەمان تەواوە دەی تەواوم داناوەتەوە بزانم تەرکیزت هەیە ئەگە بڵێ ئەوە تەرکیزت نییە تەماشاکە گۆشە خێرایەکەمان 4 باشە گۆشە خێرایەکەمان 4 ئەمە لەجێ گۆشەلادانەکە 4مان دانا کاتە نابێ بۆی نابێ کاکە دێسی دەکەی قوربانجان گۆشە لادانەکە دەنووسین 8 پای ئەدی گۆشە خێرایەکە 4 جا بۆیە ئەتۆ دەبێت لە دەرسێدا تەرکیزت هەبێ ئەو زانام تەرکیز لەکە من هەیە کاکچی من وەرە دابەشکە دەکاتە چەند دەکاتە 2 پای زۆر تەلەبە هەیە دەڵێ مامۆستا جێڕێکی فەرقە لەگە خەڵکی دەڵێ مامۆستا ئەدی ئەتۆ پای لەگەڵ گۆشەلادانی نەبوو کاکە گیان پای ژمارەیە هیچ عیلاقەی بۆی نییە لە لەسەر گۆشەلادانی تاقۆ کرابشتی و ئەمە نییە کاتە پای لەگەڵ کاتیش دەبێت ئاگادارە باشە بۆی دەڵێن 6.28 سێکەندەکە ئەو لێرە 6.28مان بۆ دەردێت تاگانی خۆشەویست دێنە سەر ڕاهێنانەکە ڕاهێنانی یەکی بە ئەیش بە هەمان شێوە پرسیاری تێدا هەیە گۆشە خێرایەکەی داوە بابە
گۆشە خێرایەکەیدا ئەو گۆشە خێراییە بەس ئەو پرسیارە فکرێکی جوانی تێدا تەماشاکە فکرێت پرسیارەکەی چێتەلەتون خۆت ڕەنجی بکە ئەو فکرەکەی دەڵێت ئاەکە 3 خولونی و دەبڕێت دەڵێ جاوی وا هەیە فەقی حاڵی وا هەیە هات تەلەبی وەمانە هەیە بەهشتی عین دەڵێ سی دەڵێ ماوەستا ئەکو دەبی پرسیارێک بێک نەزاندرا بابەکەم لە چەند دەری ئاخر ئەدی ئەتۆ نابێت تەرکیز لەسەر ئەوی بکەیت نابێت دەدەی قەڵەمەکەت بەکار بێن ڕەنجی کە دەی وەرە دراوەکەمان چییە گۆشە خێرایت هەیە گۆشە خێرایەکە چەندە 29 رادیان پێر سێکەند باش وا لە هەمان کاتە گۆشە لادانەکەشی داوە دەڵێ 3 خولونی و 3.5 ریف 3.5 ریف ها 3 خولونی و بخولێتەوە 3 خولونی و بخول یعنی ریف نیو 3 خولو نیو یعنی 3.5 ریف کاتی دێ کات دڵتاتی دێ باشە دڵتاتیەکای داوە ئۆمێگاکەشی داوە گوتمان ئەگە کات دۆزینەوە بابە دەمانگوت چی دەمانگوت دڵتاتێتە بەسەر ئۆمێگا بەڵام ئاگادار بە دەبێت ئەوەی بکەی بە رادیەن جاران چەند دەکەی دەی زانم لەبەر کردووی ئەلکاریەکە دەڵێ مامەسە بە دڵنیاییەوە جارانی 2 دانە پای دەکەین ئەی ئافرین جارانی 2 پای دەکەی دەکاتە چەند بابە دەکاتە 7 پای لێرە دەنووسی 7 پای وە لە هەمان کاتدا ئەتو گۆشە خێرایەکەشت هەبوو گۆشە خێرایەکەمان چەند بوو 29 لە ئەنجامدا وەڵامەکەمان چەندە بۆ دەرەچێت دڵتاتی دەکاتە ئەو پۆینت چەند 758 بەچی بەسێکە شتەکە زۆر ئاسانە یعنی هیچ قورسێکی تێدا نییە باش بابە لە خشتەکەشدا کوڕی من لە خشتەکەیدا لە پرسیارەی خشتەکەیدا لەو خشتەی ساڵانە پرسیارێکی لێ دێتەوە بابە ئاگادار بە خشتەکە چمان هەیە لێرە گۆشە خێرایی دیار نییە باشە دەڵتاتێتایدا و کاتشیدا شتەکان بە حازری داوە ئەتو بەستەن حاست دەکەی دابش یان جاران مەسەڵەن ئێستا لێرە گۆشە خێرایی دەوێت ئەتۆ دێ ئەو دوانە چ لێ دەکەی دابش دەکەی بەزانین چ بکە بە قسەی من دەهەیە ئەو سێ گۆشەی لەکن خۆی بۆ دروستکە باشە ئۆمێگا تێتە دڵتاتی مەسەڵەن ئەستا تۆ لێرەکانە لە یەکەم چت دێ ئۆمێگا دێوەنێ ئەگە ئۆمێگا بۆزینەوە دەڵێن ثێتا بەسەر کات ثێتا بەسەر کات دابەشی دەکەی بۆ دەرەچێت بەڵام هەموو جارەش مەرج نییە تۆ یەکسەر ڕاستە خۆ دابەشێکی زانی بۆ دەبێت تەکید لە چ بکەیەوە یەکە تەکید کۆ بابەکەم زانە ئێستا گۆشە لادانەکە بەڕادیانە بەڵێ یەک پێشەشم نییە یەکسەر دابەشی باشە لە دووەم دەڵێت چی گۆشە خێرایەکەی داوە و گۆشە لادانەکە دیار نییە بەڵام کاتەکەشی داوە باش ئەماگە گۆشە لادام دۆزینەوە ئەو دووە چ لێ دەکەین هەردووکمان جاران باشاکە بابە هەردووکمان جاران کردەوە ئۆمێگا جاران دڵتاتی ئۆمێگاکە ئۆپن 75 ئەوکەشان ئۆپن سەر بۆ دەبێت باشە بەڵام ئاگادار بە گۆشە لادانەکە بەسەر دەرەچێت بەڕادیان مامۆستا بۆ دیگری نەبوو بۆ ڕیڤ نەبوو بابەکەم تۆ لێرە گۆشە خێرایەکەت بە چییە بەڕادیان نییە ئەگەر دیگری بە دیگری دەچوو ئەگە سێکەم بەسێ بەڵام ئەمن هەموو جارە پێت دەڵم دەبێت گۆشە خێرایی ڕادیان پێرسەکەن ئینجا پرسیارەکە حەلکەی ئاگادار بە لە قیسی ئەو جارە ئۆمێگا دیار نییە تەماشاکە لێرە بە ڕیڤی داوە ئۆمێگاکە بە ڕیڤ داوە کاتەکەشمان هەیە دەبێت ئەتۆ ئەو ڕیڤەی بکەی بەچی بیکەی بەڕادیان ئەگەر نێکی بەڕادیان پرسیارەکە غەڵەتە ئاگادار بە تاشاکە جا چ دەکەین ئەمە ڕێگایکی ئاسانە بۆ داناوی یەکسەر ئۆمێگا یەکسانە بە دڵتاتێت تاڕی جارانی چەند 2 پای دابەشی چێ کاتەکەی چەندە تێ سالب 1.2 ریف 1.2 جاران 2 پای دابەشی چێ کاتەکەش 1.2 زۆر لێک نزیکن ئەو دوو پێکۆ دەڕۆن یەکسەر گۆشە لادانەکە سالب 6.28 نعم الله ئاسان بەس بە سالبان بۆ گۆشە خێرایەکەمە سالبە باشە ولا آخر پرسیاریش لەقی دی ئەو جارێ کاتی دەوێت گۆشە خێرایەکەی داوە و تێتاکەی داوە کات ئەگەر دۆزینەوە دەڵێن کات ئەگەر دۆزین تێتا بەسەر ئۆمێگا بۆم ڕێ خستووی ئەلێرە باشە و 1.5 پای دابەشی 2 پای دەکەی و یەک بۆ دەداتێت بابەکەم پێم گوتی بتم ئەو خشتەیە ساڵانە یەک دانە بۆ دێنێت یان ئەیان بیریان سیان یعنی ساڵی و زۆر جاران دووبارە دەبێتەوە ئاگادار بە جا بۆیە تۆی قوتابی خۆشەویست دەبێت چاوی هەندێک خاڵ بکەیت قوتابیانی خۆشەویست لێرە پرسیارێکی زۆر نازداری تێدایە ئەویش پرسیاری چییە پێداسونەی بند پاسکی سوارەکە بەڕاستی ئەو پرسیارە زۆر مهمە لەکن خۆ بنووسە مهمە باشە یعنی گرینگە یاڵە بابە بابزانین پرسیارەکە زۆر زانین ئەو جۆرە پرسیارانە هەندێک جار
فێڵ لە چاوی تەلەبەی دەکەن تەماشای پرسیارەکەی دەکەی یەک ژمارە دیارە یەک ژماری بەس دەیەکە دیارە بەڵام خۆبەوەی نییە کاچێمە ناتو دەوێت پرسیارەکەی تێبکەی بزانێت چی دەوێت پرسیارەکەی تێبکەن لە پەڕ یەکەی مەرزەمەکە لە دەرسی یەکەم بۆم باس کردی پەڕ یەکەی مەرزەمەکە 4 وێنەم داوە 4 وێنە ئەگەر تەنێک بخولێت و یەک بازنە بڕێ ئەگەر تەنێک بخولێت و نیو بازنە بڕێ ئەگەر تەنێک 3 چارەگی بازنەکە بڕ ئەگەر تەنێک یەک چارەگ بڕێ ئەو تێبینێ بەکاردێن بۆ وەڵامدانی ئەو پرسیارە تەماشاکە تەلە پاسکی سوارێک لەسەر ڕێڕەویی چییە بازنەی لەسەر ڕێڕەویی چییە بازنەی نیوەی ڕێڕەوەکە دەبڕێ لە ماوەی چەند دەچرکە ئەوە کاتەکەی باشە ناوەندە گۆشە خێرایان بەدۆزی یعنی ئۆمێگا چەندە دەڵتاتیەکەشی داوە بەڵام ئەتو تەماشا وەزعەکەی دەکەی ئەی خوا سێتا لە شوێیە سێتام لێوەم بووە ئەتو دەبێت شێتەی بدۆزیەوە شێتەی نەدۆزیەوە پرسیارەکەت پێ حەل نابێ چۆن بیدۆزینەوە ئیسفادە لەو قسەی دەکەی بابە ئیسفادە لەو قسەی دەکەی زاتو ئەوەی بۆ خۆت ڕەنگکە ئەوەی بۆ خۆت ڕەنگکە بڕۆن باشە تاشاکە چ دەکەی بابە زۆر ئاسانە ڕێڕەویی بازنەی تێ وایە پاسکرد سوارێک ئەلێرەکانەیە ئەو برادەرە هاتووە هەتا نیوە ڕێڕەوەکەی بڕی حافەتە ئەو بڕی باشە ئەو نیوە ڕێڕەوەکەی بڕیوە باشە ئەگەر نیوەی ڕێڕەوەکەی ببڕێ باشە چەند خولی بڕیوە دەڵێ مامۆستا نیو خولی بڕیوە نیو خول سارەکە حەل بوو بەس ئەمە ئەگە بین دراوەکان بنووسین چی داوە کاتی داوە دەستێکاندا داوای ئۆمێگاش دەکەن ئەتۆ ئەو ڕیڤەی دەکەی ڕادیان ڕیڤێک چەند ڕادیانە بەڵام مامۆستا 2 پایە لەجێ هەر ڕیڤێکسی دەنووسی 2 پای 2 لەگە 2 دەڕوا چ دەمێنێتەوە پای ڕادیان تەواو پرسیارەکە حەل بوو بابە حەل بوو وەڵڵا حەل بوو تەماشا دەڵێ ئۆمێگا دەکاتی دەکاتە دەڵتا تێتا بەسەر دەڵتاتی وەرە تێتاکەی دانیوە چەند بوو پای ئەری کاتەکەت دەیە لە دابەشیکە دەکات چەندەکە ئۆ پوینت چەند دەرەچێت ئۆ پوینت 314 ڕادیان پێر سێکەند ئۆ پوینت 314 ڕاد پێر سێکەند جواب پێشت بڵێم تاشاکە لەناو پرسیارەکان ئەمە نەهاتوم لە کۆتای هەر بەشێک پرسیاری وزار بۆدانم نە ئاوە نا لەناو خودی بابەتەکەی بۆم دانای مەسەن سەبوون منە پرسیاری سێم ئەگە بە شەوازش کە لە پرسیارەکان فکرەکەت بگۆڕێ لە خوارێ بۆم دانای لێرەکان تەماشاکە بابە ئەلێرە ئەو پرسیارەکە بە شەوازش کێ باشە ئەو جارێرە با فکرێک کەشت دەم مەسەن ئەگەر لەو پرسیارە هات بە لە باتی ئەوەی بڵێ نیوەی ڕێڕەوەکە بڵێ چارەگی ڕێڕەوەکەی بڕی چارەگێکی ڕێڕەوەکەی بڕی چارەگ ڕێڕەو یان چی چارەگ ئەو کاتە ئەتو دەڵێ چی ئەگە چارەی باسکە بە تێبینێژ بخۆ بنووسە ئەگە بڵێ چارەگ ئەو کاتە دەنووسی 1/4 ڕیڤ جارانی چەند 2 پای دیکەی ڕادیان باشە چارەگ 1/4 ڕیڤی بکەینە ڕادیان جارانی 2 پای دەکەین ئەدی ئەگە بڵێ سێ چارەگ دەڵێ چی 3/4 جارانی 2 پای ئاسان فیزیا بە ڕێگای ئاسان هیچ دەمۆزۆ ناگۆڕێ ئەم شتەکە زۆر ئاسان باشە وەرە باش شتێکی کەت پێ بڵێم کە زۆر گرینگە ساڵانە دێڵە ئەوەی ئەگەر دەنووسی بنووسە بابە دێڵە ئەگەر دەنووسی بنووسە بەڵام تێبینیی زۆر گرینگم هەیە ئەلێرەکانە بەڕاستی ئەوە زۆر مهمە بابە ئەوە زۆر مهمە ئامۆژگاری قوتابیانی خۆشەویست دەکەم لە تاقیکردنەوەی وزاری استفادەی لێ دەکەن ئەوانە زۆر گرینگن بابە زۆر گرینگن هیچ خۆشت تێنمەدا باڕتە بێ زۆر ئاسان ئێستا ڕوونکردنەوەیەکی زۆر سادەت بۆ دەکەم هەر پێویست ناکات و دەقیقی باشە یاڵا جەماعەت با ئەوەی ڕۆژ دەکەینەوە دێنە سەر چی تەماشاکە ئەو تێبینیانە بابە ئەوە هەر هەمووی پەیوەندی بە چێوەیە پەیوەندی بە کۆمەڵە گۆشە خێرایی نەگۆڕەوەیە تەماشاکە ئەویش بۆ چێ ئەمانەی خواربڕەکانیان ناگۆڕی بۆ لەبەرکردنە بەڵام ئەم ئەێرە زەربێکی لێ دەدەم دەڵم لەبەری مەکە بە هیچ شێوەیەک چونکە تۆ قوتابی منی ئەگەر تۆ قوتابی من نەبی و ئەگەر تۆ تەماشای ڤیدیۆکان نەکەی ئەو کاتە ناچاری لەبەریکەی بەڵام مادەم تەماشای ڤیدیۆکان دەکەی ئەم ڕێگای خۆشت پێ دەڵێم ڕێگای ئاسانت پێ دەڵێم تاکو ئەتۆ پێویست ناکات دەقیقی وەر باش شتێک پێ بڵێم گۆشە خێرایی گوتمان دەکاتە چی بابە دەکاتە دەڵتا سێتا بەسەر دەڵتاتی وەنەبوو ئەمە کاتژمێرمانەیە سەعاتمانەیە سێ دانە ئەوەی پێوەری هەن چرکە پێومان هەیە دقە پێومان هەیە سەعات پێومان هەیە باش بابە ئەو چرکە پێوە ئەگە بخولێتەوە هەتا دێتەوە شوێنی خۆی مەسەلەن بۆ نمونە لەسەر خاڵی رەقەمیەکە سەعاتێک مەسەلەن دەسوڕێتەوە خولایەوە هاتەوە ئێرە یەک خولێتە داوەنیا
هەموو کاتێ ئەتۆ ئەو ئۆمێگایانە کە دەڵێ دەڵتا ثێتا لەجێ دەڵتا ثێتاکە لەبەر و یەخ و لێ دەدا چ دەنووسی 2 پای دەنووسی بابە 2 پای لێرە دەنووسی 2 پای ئەوەی کە دەگۆڕێ چێ دەگۆڕێ بەس کاتەکە دەگۆڕێ ئەو دەڵتاتیە دەگۆڕێ ئەو دەڵتاتیە بۆ چێ دەگۆڕێ بۆ دەقە ژمێر دەگۆڕێ بۆ چرکە ژمێر دەگۆڕێ بۆ ساعت ژمێرەکە دەگۆڕێ باشە بێزگە لەوەش کە سوورانەوەی زەویمان هەیە و سوورانەوەی خولانەوەی زەویشمان هەیە باشە سوورانەی زەوی بەدەوری خۆرمان هەیە و خولانەوەی زەوی بەدەوری خۆشمان ئەوانش گۆشە خێراییەکانیان نەگۆڕ تەماشاکە بابە ئەو پرسیارانە ئەوانەی کە لێرەکان ئەو خاڵانی کە لێرم چەند خاڵن 1 2 3 4 5 6 ئەو 6 خاڵە ئێستا من بۆ دوای لێ دەکەم نیە هەر زۆر ئاسان یعنی هیچ پێویست نەکە دەڕەکەی لێرە باسی میلی چرکۆشە خێرایی میلی چرکە ژمێر کرا تەقەن ئەوانە هەموو نەگۆڕن باشە ئەو ژمارانە نەگۆڕن بەڵام ئەمن وا لێ دەکەم کە تو پێویست نەکە دەڕەکەی میلی چرکە ژمێر باش ئەتو هەموو جارێ ئەمە دەڵین میلی چرکە ژمێر باشە سەرێ هەمیشە 2 پای چونکە وەک پێم گوتی ئەو چرکە ژمێرە ئەگە بێت بخولێتەوە هەموو جارێ یەک ڕێک لێ دەدەوە واتە 2 پای بەس کاتەکەی دەگۆڕ باشە ئەو چرکە ژمێرە بۆ ئەوی بسوڕێتەوە بۆی حەفۆن بۆی بخولێتەوە لێرەدا پێویستی بە چەندە پێویستی بە 6 سرکەیە 6 ئەتو لێرەکانە 6 سرکەکەی دەنووسی کورتی دەکەیەوە دەکاتی دەکاتە پای بەسەر سی یاخود دەکاتە 0.4 رادیان پێر سێکەند ئەوە بۆ چی ڕاستە قسە ئەوە گۆشە خێرایی میلی چرکە ژمێرە باشە ئەتۆ وەک پێت دەڵێم تەنها ئەوەندە پێویستە بزانێ بەڵام ئەمەوە پێت دەڵێم چۆن دروست دەبێت بۆی دەرەق نەکەێت دوای دقە ژمێرمان هەیە بابە دقە ژمێر ئەوەیانە ئەو دقە ژمێرە ئەگە پێی هەوێ بخولێتەوە باشە ئەو ئەگە بخولێتەوە یەخولی لێدا ئەویشان پێویستی بە چەندە پێویستی بە 6 دقەیە باشە ئەگەر ئۆمێگاکەی بنووسین نەفسی شت دەنووسی ئۆمێگای دقە ژمێر دەکاتی لەسەرێ هەر دەنووسی 2 پای بەڵام لە خوارێ تو دەنووسی 6 مینیت وەنیە 6 مینیت ئەگە بیکەینە چرکە دەکاتە 6 جارانی 6 جارانی 6 دەکاتە 3600 ئەوەی دابەش دەکەی ڕێک ئەنجامەکە دەداتێ ئەنجامەکە چەند دەرەچێت پای بەسەر 1800 رادیان پێر سێکەند ئەوە بۆ چه ڕاستە بابە ئەوە بۆ چه ڕاستە ئەوە بۆ گۆشە خێرایی دقە ژمێر ئەو جاریان دێنە سەر سەعات ژمێر چی هەیە ئەوەیانە مەسەڵەن ئێستا بوو نمونە ئەوە لەسەر سەعات 3 ئەگەر ئەوە خولێکی تەواو لێ دەبێتەوە سەر سەعات 3 تەبعاً ئەتۆ لانێت تەلەوێ بڵێ بڵماوە 24 سەعات دەکە نا بابە 24 سەعات ناکە 12 سەعات دەکە کاچی باشە ئەوجا ئەتۆ لێرەکانە چ دەکەی دەڵێ گۆشە خێرایی سەعات ژمێر دەکاتی هەر دەنووسی و 2 پای بەڵام کاتەکە چ دەنووسی کاتەکە لەجێ کاتەکەی چ دەنووسی سەعات ژمێر دەنووسی 12 سەعات چونکە تۆ 12 سەعات بۆ پێوان دەکە شەو ڕۆژێک ئەتۆ خۆ 24 سەعات حساب ناکە 12 سەعات حساب دەکە باشە 12 سەعات ئەلێرە 12 سەعات دەکاتی دەکاتە 2 پای دابەشی 12 جارانی 3600 ئەو 3600 لەکوێ هات بابە یەک دانە سەعات 3600 چرکەیە ئەوە پێشتر پێم گوتی یەک سەعات 3600 چرکەیە دووبارە دابەشم کە بابە ئەوانە دابەشکە دەکاتە چەند لێرە بۆمان دەردەچێت دەکات چەند دەکاتە 1.45 جارانی دەتوان سالب 5 ڕاد بەسەر سێکەند تەعاً ئەوە وەک پێم گوتی بابەجان ئەوانە نەگۆڕن چنە نەگۆڕن یعنی ناگۆڕێن تەنها دەتوانی تۆی قوتابی خۆشەویست بڕەکەی بزانی بەڵام ئەمن کرد دەڵم شازەکەت پێ دەڵم بۆ ئەوەی دەرەق نەکەیت دواییش چمان هەیە بابەکەم ئەو جارێ زەوی بە دەوری خۆیدا باش ئەگە زەوی بە دەوری خۆیدا بخولێتەوە یەخول لێ نادا یەخول لێ دەدا تەماشاکە دەڵێن زەوی بە دەوری خۆی بە دەوری خۆی دەکاتێ هەر 2 پای لێرە دەنووسین بەس ئەدی کاتەکە چەند یعنی تو بوو نمونە زەوی کە بە دەوری خۆردا دەخولێتەوە بە دەوری خۆیدا دەخولێتەوە لە ماوەی چەنددا دەخولێتەوە شەو ڕۆژ بۆ دروست دەبێت لە ماوەی چەند لە ماوەی 24 سەعات کاتەکە لێرە چ دەنووسی 24 سەعات بەس هەر سەعاتێکیش چەند چرکەیە 3600 دەکات دەڵێن 24 جارانی 3600 ئەوەی کوردەکەیەوە گۆشە خێرایی نەگۆڕەکەت بۆ دەرەچێ بڕەکەی چەندە دەکاتە 7.25 جارانی دەتوان سالب 5 رادیان پێر سێکەند باشە
و ئەو جاریان زەوی بە دەوری خۆر باش ئەگە زەوی بە دەوری خۆردا بسوڕێتەوە زەوی بە دەوری خۆیدا بخولێتەوە کاتەکەی چەند پێویست بوو 24 دانە سەعات ئەدی ئەگە زەوی بە دەوری خۆردا بسوڕێتەوە 1 ساڵی پێویستە بۆ چونکە 4 فەسڵەکە دروست دەبێت چاوەکەم وانە بەهار دروست دەبێت بەهار خۆ دەزانی بەهار چوویە وانە زەوی بە دەوری خۆر گۆشە خێرایی زەوی بە دەوری خۆردا زەوی بۆ خولانەوەی بە دەوری خۆردا هەر یە خول لێ دەدا دووپا بەڵام کاتەکەی چەندە 3365 ڕۆژە بەس ئەمن چیشم بە ڕۆژە پێویستم بیکەمە چرکە ڕۆژێک چەند سەعاتە دەڵێ مامۆستا 24 کاتە دەڵێن 365 جارانی چەند 24 ئەی جار سەعاتێک چەند چرکەیە 3600 ئەوەی دابەش دەکە قوربانجان چەند بۆ دەدەچێت 1.99 جاران دەتوان چەند دەتوان سالب حەوت جا دەڵێ مامۆستا من ئەو مەسەریەشەم بۆ چیە هەر ئەوانە لەبەر دەکەم و تەواو جا من ئەوە بۆم کردیوە کاکی خۆم واتە دەڵێم تەنها و تەنها چێ گۆڕابا بکەم لەو پرسیارانەدا تەنها هەموو سەرکەرتەکان دووپای بەس ژێری کەرتەکە گۆڕاوە کاتە بۆ بێم دەرخەکەم چاوەکەم لێی تێبی باشترە باشە تابیانی خۆشەویست جا ئەتۆ لێرەدا وەرە باشتێکش پێ بڵێم لێرە پرسیار بزانین لێرە چۆن دێتەوە لە بزاری ناشا ئێستا پرسیاری شەشمان هەیە لە پێداچنەوەی گشتی دەڵێ ئات کاتی پێوی چەندە بۆ ئەوی میلی چرکە ژمێرێک بە گۆشەلادانی چەند بڵێن 4 ڕات تاشاکە باسی چی کردووە چرکە ژمێر باشە ئەمە پێم گوتی تازە ئەو گۆشە خێرانی تازە باسمان کە ئەوانە هەم گۆشە خێراکانیان چۆنە بابا ساب نەگۆڕە نەگۆڕ چاوە وەر با بزانین چۆن شیکاری دەڵێن ئۆمێگای چرکە ژمێر کوتمان دەکە 0.4 رادیان پێ چرکە گۆشە لادانەکەش کە داوێتی چەندە 4 رادیانە کاتی ئێجا هەر زۆر ئاسان ئەمە لێرەکانە بە شێوازێکی جیاواز حەلم کردو بەڵام ئەمن ئێستا دێم ڕێگاکرد بۆ ئاسان نەکەم وەر زانین چۆنی کوڕێ من ئەوە چ بنووسی 0.4 چ بنووسی پای بەسەر سی یەکشتە باشە چونکە هەردووشیان یەکسانە یعنی مەقسەدم ئاوایە تاشاکە بۆی دوایە نەڵێ مامۆستا وەڵڵاهی لێم تێک دەچێ پای بەسەر سی چ بنووسی پای بەسەر سی چ بنووسی 0.4 رادیان پێر سێکەند یەکشتە بابە باشە وەرەگە کات دۆزینەوە کات دۆزین دەڵێن چی دەڵێن دەڵتا تێتا بەسەر ئۆمێگا بەس ئاگادار بە تێتاکەت رادیانە بەڵێ ئەوە 4 رادیان دەبێت رادیان بێ ها دەگرێ بێ ڕێژ بێ ئەتۆ هەموو جارە دیکەی بەچێ رادیان نەیکەی رادیان غەڵەتە کاتە ئەوە 4 لێرەشمان هەیە 0.4 وەرە دابەشیکە ئەو کاتە دەکاتە دەکات 38.2 ئاسانیان نا زۆر ئاسانە ئەگەر بڵێ ئاسان نییە ئەوە پەرداخی ئاوی سارد بخۆوە باشە ئاسانە بابەخ ئاسانە بە حەماوەت دابەزێ ئەوە 38 پرسیاری 27 پێداچوونەوەی گشتی دەڵێ زەوی 365 ڕۆژ جارێک بە دەوری خۆر دەسوڕێتەوە پێم گوتی وتم گۆشە خێرایی زەوی بە دەوری خۆر دەسوڕێتەوە گۆشە خێراییەکەی سابتە ڕێک دەتوانێت ڕاستەخۆ تازە بۆم کردیوە نیە با پرسیارەکەت ئەلێرە بۆ شیکارکەم باشە لەو پرسیارانە پرسیاری یەکەم با بۆ شیکارکەم پرسیاری ئەو زیارینەوەنە با دەڵێ پاسکی چوارێک لەسەری ڕێژی بازنەی 3 چارەک دەبڕێ 3 چارەک ڕەنگی کە بابە 3 چارەک کە دەڵێ 3 چارەک کەواتە تو دەڵێ چی دەڵێ دەڵتا تێتایەکە دەکاتە چی 3 چارەک یعنی 3 بەسەر 4 ڕیف باشە لە ماوەی چەند کاتەکەشم دەڵتاتیەکەشم چەندە 10 سێکەندە ئۆمێگای دەوێت خۆ چاوەکەم چۆلەکان ناکەونێ دەی ئاگا لەون بێ ئەگەر دەزانیشی زۆر بێتاقەت و ئەوە بووی وزت پێ نەماوە ئەوە چ بکە پەرداخی ئاوی سارد خۆ ڕیفرێش بۆ ئینجاوەرەوە باشە کاکە دێڵە قوربانجان ئەوە دەمانهەیە ئۆمێگای بدۆزینەوە باشە ئۆمێگا دەکات چی دەکاتە دڵتا تێتا بەسەر دڵتا تی باشە تێتا تێ با بەکەم بەڵێ ئەوەی بێم لێرەدا بنێم باش بەسەر 3 بەسەر 4 ڕیف باشە کاتەکەشم چەندە دەیە وەردا بەشی کەوتووە نا بۆکوێ چاوەکەم بۆکوێ ڕێت گرتووە و لێ خوڕا نا پێم گوتم دەبێ هەمیشە بە رادیەم بێ ئەوە چییە ڕیفە کاتە ئەو ڕیڤێ دێ بکەمە رادیەن جاران چەند دەکەم جارانی 2 پای دەکەم دابەشی دەی دەکەم اینجا بۆم دەردەچێت کاتە ئۆمێگا دەکات چی 3 دابەشی 4 بەبێ حاسیبە 0.75 جارانی 0.75 جارانی 10
دابەشی 10 وایە ئەوە 0.75 کرد جارانی 2 پای لێرە دابەشی 10 باشە وەرە دابەشیان بکە ئەوە کورتکەوە دەگەڵەوەی کاتە گۆشە خێرایەکەمان دەبێت لێرە بۆ چەند بۆ دەرچێ 0.471 باشە دەکاتە 0.471 رادیۆن پێر سەکەند. پرسیاری دووەم و سێەم با ببێتە هۆمۆڕک بۆت باشە بابێتە و ئەرکی ماڵەوە بزانم توی قوتابی خۆشەویست دەتوانی پرسیارەکە شیکارکەی و دەمێت پێشت بڵێ قوتابیان خۆشەویست دەتوانی ئەتۆ وەڵامی ئەو پرسیارانە و ئەو پرسیارانی کە هەشتا لەکوێ بەدەستی بێنی لە گروپی تیلیگرام هەر لە ناو یوتیوبەکەی لینکی تیلیگرامەکەی هەیە دەتوانێت ڕێک جۆنی پێ و پرسیارەکانی خۆت بکەیت باشە ڕێز و حورمەتم هەیە بۆ یەکە بە یەکە قوتابیانی خۆشەویست خوا لەگەڵ